وەڵی لەو مساعیدە من قاپم ئەشۆری کاتێکم زانی کارەبا و ئاوە لە دوامەوە فیزاحم کرد مێردەکەم لە ژوورەوە بوو وتم فیزاحم کوتم ڕاکە بەس لە ناو کارەبا ئاوا بووین کاتێک کە هاتمە دەرەوە برا بە ڕێزەکەم یعنی بە چەمەڵە هاتیینە دەرەوە ماڵەکەم نە سەلاجەم ماوە نە مجەمیدەم ماوە نە خەسالەم ماوە نا قەنەفەم ماوە نە فەرشم ماوە ئەمە عەشیای خەیاتێکەمە کاکە گەشتیم فڕەداوە بەخوا مەجیانم بە مەشینەیە بوو ئەو مەچینە ڕۆی فڕێدرا ئەمەش قماش خەڵکە لە لامە جا بەیانێ بێدان قماش خەڵک بکڕمەوە بووی کەم ئێنجاش مەعاشەکەمان وەرگرت هینینەکە بوو فڕەماندا پارە و دار و کارەبا و گەشتی هەینی کردبوو شۆرتی کردبوو ئینجا کارەباکە کە شۆرتی کرد فریانەکەوتین هەوێمان بۆ دەرنەچوو علامان بۆ دەرنەچوە پارەمان 2 میلیۆن لە ناو ئەو تاکەیا بوو نەماوە بەس ئەو نەفریای خۆمان کەوتین زەلام هات خۆمی لەناو ئاو قڕ و کارەبایە دەرکرد والله هەری یەکشتم بۆ نەماوە ئەم نەم بۆ ماوە ئەو نەش خۆزگە ئاوەکە بیبردای ئەو نەشم بۆ دەرنەچوایە لە ژوورەوە دانیشت بووم لەبەر زۆپەکە کاتێکم زانی هاواری کردم خوا بە ڕۆژەکە کارەبە لەوەی گریپێ قاپی مەجازم کرد و ئاو بەبان سەرمە ناوچۆنمدای قاپیەکە بۆ دواوە قاپیێدا پشتمدایە قەت سەلاجەکەی و کەوتمە پشت